بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. لایەنە ئیسلامیەکانی کوردستان هەوڵەکانیان چڕکرێتەوە بە مەسیەخستنی تواناکانیان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. لە دوایین پامیشیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەنێت پرۆژەی تەوژمی ئیسلامی دەبێت بۆ ڕازیکردنی خوا و خزمەتکردنی خەڵک بێت. بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لایەنە ئیسلامیەکانی کوردستان هەوڵەکانی خۆیان چڕ کردوێتەوە بە مەبەستی یەکخستنی توانە و هەڵوێستەکانیان بۆ باشکردنی دۆخی خەڵک. یەکڕیزی لایەنە ئیسلامیەکان بەرەوەی پرسێکی سیاسی بێت، واجبێکی شەرعیە و ئاینی پیرۆزی ئیسلام فەرمان بە یەکڕیزیان دەکات. ئەمیری کۆمەڵی ئیسلامیش لە دوایین پەیامی داباز لەوە دەکات دەبێت یەکڕیزی تەوژمی ئیسلامی بۆ ڕازیکردنی خوا و خزمەتکردنی خەڵک بێت. مامۆستا عەلی باپیر ئاماژە بەوەش دەکات یەکڕیزی و کاری هاوبەش و پێکەوەی ئیسلامی گرنگ نێوەرۆک و جەوهەرەکەیەتی، نەوەک ناونیشان و ڕواڵەتەکەی کە دەگونجێ ناونیشان و ڕواڵەت لە شێواز و چۆنیەتی جۆرا و جۆردا خۆی بنوێنێ. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەش دەخاتە ڕوو گرنگترین پایە و بنەڕەتی هەر کار و پرۆژەیەکی ئیسلامی بریتین لەخوا بە یەکگرتن و دادگەری بە چەسپاندنی خواپەرستی مرۆڤەکان ئازاد دەبن و لە داوی شیرک و کۆیلەتی بۆ فیرعەونەکان دەربازیان دەبێت. بە چەسپاندنی دادگەریش هەموو جۆرەکانی ستەم و زۆر لە بوارەکانی نەتەوەیی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا ڕیشەکێش دەکرێن. مامۆستا عەلی باپیر باز لەوەش دەکات کار و پرۆژەی ئیسلامی ساغ و ڕەسەن بە هیچ جۆرێک ناکرێت لە ڕیزی خەڵک و جەماوەر بەگشتی و بە تایبەت چینی بەشخورا و چەوساوەدان نەبێ لە بەرامبەر کەسانی ستەمکار و خۆسەپێن و گەندەڵ و قۆڕکاری دەسەڵات و ساماندا نەوەستێ. لایەنە ئیسلامیەکانی کوردستان کە پێک دێن لە هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لە ماوەی ڕابردوو هەوڵەکانیان خستۆتە گەڕ بە ئامانجی یەکڕیزی تەوژمی ئیسلامی و خزمەتکردنی خەڵک بۆ ئەو مەبەستەش دەستەیەکی هاوبەشی باڵا لە هەر سێ لایەنەکە پێک هاتووە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکتۆر بەخێر بێ، سوپاس بە ئامادەبوونتان. من زۆر سوپاسان دەکەم. زۆر سەرکەوتوو بوون. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی ڕابردوودا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەکو سێ لایەنە ئیسلامیەکە کۆبوونەوەیکی لووتکەتان ئەنجامدا یاخو لە ڕابردووشدا کۆمەڵی کۆبوونەوەی تر هەبووە. ئەنجامی ئەم کۆبوونەوەانە بۆ پرۆژەی تەوژمی ئیسلامی بەکوێ گەیشتووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا ئێمە ماوەیەکی تقریبا زۆرە لەوانەیە بڵێم لە ساڵ زیاتر بێ لەگەڵ ئەو برایانە بە تایبەتی برایانی یەکگرتوو دانیشتن و کۆبوونەوە و توێژ و هەتا هەندێک شتی هاوبەشیش لەگەڵمانە لە نێوانمانە هەبووە تا ئەخیر جار بە هەوڵی هەندێک دڵسۆزان و هەوڵی ئەم دوو لایەنە ئیسلامیە توانرا سیوێکی مانگی 12 ساڵی ڕابردوو یەکەم کۆبوونەوەی سێ لایەنە ئیسلامی بکرێ بە ئامادەبوونی ئەو نوێنەری ڕێکخراوەکانیش کە و چەند برایەک و بەڕێزێک بوون لەگەڵمان و لەو کۆبوونەوەیەدا لیژنەیەکی باڵا پێکهێنرا لە هەر سێ لایەنەکە و بە ئەندامەتی چەند برایەکیش لە ڕێکخراوەکان وەکو چاودێر بۆ ئەوەی کەواکو ئیشی ئەم ئیسلامیانە کاری و پرۆژەی ئیسلامی بەرەو نزیک بوونەوە و بەرەو یەکخستن و کاری هاوبەش و بە قۆناغبەندی بگاتە یەکخستن و وەحدەت و یەکڕیزی کار بۆ ئاکرێ. زۆر باشە، بەس سەبارەت بەو دەستەی باڵایی کە پێکات جەنابیشت یەکێکی لە ئەندامەکان کاری ئەم دەستێ چی دەبێت لە داهاتوودا، یعنی چ کارێک دەکات؟ خۆی ئەمە دەستەیەکی باڵایە کە دەستە باڵاکە تقریبا لە 16 کەس پێک هاتووە هەر سێ لایەنەکە لە کێو کێ پێک 16 کەسە شخصی یەکەمی هەر سێ لایەنەکە هەر لایەکیش 3 کەس احتیمالە کۆمەڵی ئیسلامی 4 کەس بێ و ڕێکخراوەکانیش 3 کەس
کە کۆکەیە کاتە 15 نەفرێک ئەوە دەستێکی باڵایە بۆ وەکوتم کاری سەرەکی ئەوەیە ئەم پرۆژە ئیسلامیە بە قۆناغ بەرەو ئەو شتانەی بە هەر لار قۆناغەکە ئەکرێ ئەنجام بدرێ ئەنجام و کۆتایەکەشی ئەگەر توانرا و هەنگاوەکان جێی خۆی گرت و نێت و مەرامەکان ساق بوونەوە ئینشاءڵڵا بۆ خوا و ئینشاءڵڵا ساقیشە بێتەوە بگاتە وەحدەت و یەکڕیزی و یەک هەڵوێستی لە وەزع بارود سروفە سیاسی و فکری و داعاوی و پەروەردەی و هەموو بوارەکانە زۆر باشە زۆر زەرباز جگە لەمەش دەستەیەکی تر وەکو بڵێ لە خوارەوە دروست کراوە کە 4 کەس بێ ئەمە وەکو دەستەیەکی کارگێڕی کە ئیش و کارەکان ئەو بڕیارانە کە لەوە ئەدری ئەم زیاتر کار لەسەر جێبەجێکردن و کاراکردنی بکە ئەو بڕیاراتانە ئەو شتانە کە لە دەستە باڵاکەوە دەرئەچێ ئەو دەستە کارگێرە زیاتر بە دواچوون و ئەنی ئەو دەستێش پێک هاتوویان پێک دێت لە داهاتوودا پێک هاتووە ئەو دەستە لە چەند کەس پێک دێت شخصێک لەر حیزبێک کەسێک و کەسێکی ڕێکخراوەکانیش ڕێکخراوەکان ڕێکخراوی ئیسلامیەکانی ڕۆڵیان چیە لەم وەکو چاودێرە بن ئەوان وەکو چاودێرە بن هاوکار و چاودێر زۆر باشە سەبارەت بەوەی کە باز لەو دەکرێت کە ئامانج لەم ئەو کارێک کێوە دەسە ئامانج چیە لێ مەسەلەن دەتانەوێت چی بکەن بەڵێ ئامانجەوەی ئەم توانا و وزە ئیسلامێک کە لە ئەم ساحە کوردستانیە هەیە کۆ بکرێتەوە یەک ئاراستە بکرێت بەرەو یەک ئامانج و هەدەفی دیاریکرا و هەنگاو بنێ تا لە ئەنجامە بتوانێت ئەو پرۆژە کە نەخشەی بۆ ئەکێشێ ودا ڕێژرێ لەلایەن هەرسێ لایەنەکەوە قۆناغ بگاتە ئەنجام زۆر باش ئەو کارانە چین کە دەبێت لە سەرتاوە بە بۆچوونی ئێوە دەست پێ بکرێت بۆ ئەم پرۆژەیە هەنگاو بە هەنگاو بگاتە ئامانجی خۆی دەبێت لە سەرتاوە لەکوێوە دەست پێ بکرێت خۆی بڕیار وایە مەسەلا ئەو دەستە باڵا کارنامەیەکی بۆ بنووسێ لە کارنامەکە ئیشوکارەکان دیاری بکرێت چین بڕگە و ئەوکو بڵێ فەقەرەکان چین ئەوە هێشتا دانیشتنیان نەکردووە ئەو دەستە باڵایە تا کارنامەکەی خۆیان بنووسن و لە کارنامەکە ئیشەکان هەنگاوەکان تەوەرەکان دیاریکەن کە چین ئەوە لەوێ دیاری ئەکری زۆر باش وەڵام بچوونی ینی دوای کۆبوونەوەی یەکەم و ئەوانە ئیتر ئەو بابەتانێتە ناوە و قسەی لەسەرەکری زۆر باش بەڵام دەبێت چی بکرێ مەسەن لە کوێوە دەست پێ بکرێت بە بچوونی ئێوە بۆی کەم پرۆژێ بە ئامانج بگات بەنسبەت ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی وا بە چاک ئەزانین و وامان پێ ڕاست و دروسە ئێمە هەوڵ بدەین جارێ لە مەجای فکر و بیر و بۆچوونەکانەوە کە دەست پێ بکەین بۆی قەناعەتەکان وەکو یەکی لێبێ لەسەر بابەتە فکرەکان پاشان لەسەر بابەتە سیاسیەکان دواتر بێنە سەر بابەتەکانی کە چونکە ئەگەر بێت و لە ڕووی فکر و تێگەشتن و تێڕوانینمان چ بۆ کاری ئیسلامی چ بۆ کارکردن لەم وڵاتە کە کوردستانە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەرە ئەوانە هەمووی ڕەهەندێکی فکریان هەیە ڕەهەندێکی سیاسیان هەیە ئێمە بێت لەو ڕەهەندە فکری و لەو ڕەهەندە سیاسیەوە یا وەک یەک وابین یا زۆر نزیک بین لە یەکەوە ناکرێ مەسەلا لە بابەتێکی فکریە ئێمە زۆر پێچەوانە بین یا زۆر دوور بین لە یەک بڵێن ئەتوانین ئیشی هاوبەش بکەین یا لە بابەتە سیاسیەکانە مەسەلا ناکرێت ڕامان جیاوازی بڵێن کاری هاوبەشەکەین بۆ نمونە بەشداری کردنی حکومەت یا بەشداری نەکردن ئەو بابەتێکە گەر ئێمە تیا جیاواز بکات ئەو کاتە کارمان هاوبەش ناوێ یا مەسەلا لە پەرلەمانە ینی ئێمەمانێ بە چ ئاراستەیەکیش بکەین ینی خاڵە ڕئیسەکان کە کارەکەین لەسەری چییە مەسەلا وەکو بابەتە ئیسلامیەکان وەکو بابەتە نیشتیمانیەکان وەکو بابەتە قەومیەکان نەتەوەیەکان ئێمە چۆن هەنگاو ئەنین کامیان ئەولەوێتی هەیە کامیان دواترە ئاوا بەو شێوە لەبەرەوە بەلای ئێمەوە کارکردن لەسەر لایەنی فکری زۆر گرنگە کارکردن لەسەر لای نزیککردنەوە و یەخستنی هەڵوێستە سیاسیەکان زۆر شتێکی ئەساسیە سەرەکەی هەڵوێستی سیاسی جیاواز بوون بەجارێک هەموو لایەنەکە دوولایەنەکە یا سێلایەنەکە لێک دوورە خاتەوە بە پێچەوانەشەوە یەک هەڵوێستی حتا ئەگەر یەکیش نەبی کاریشت جیاوێ نزیک دەخاتەوە لە یەک هاوبەش دەکات لە هەڵوێستەکانە زۆر باشی سەبارەت بەوەی کە ئەم لێک نزیک بوونەوە ئایا سوودەکەی چییە مەسەلەن
بۆ خەڵک بۆ تەوژمی ئیسلامیانی چ سوودێکی هەیە؟ دوو سوودی سەرەکی هەیە. سوودێکی بۆ ڕەوتە ئیسلامیەکە کە بەهێزیەکە و زۆرتر ئیسلامیەکان و تواناکان کۆەکاتەوە و ئەو ناڕەزای و گلەیەک ئەگەر لە لای هەندێک مسلمانەوە هەبێ مسلمانان یەک ڕیز و یەک سەفنی نایهێڵێ و زیاتر ئەو توانایانە کە هەیە دەرئەکەوێ وە سەنگ و قورسایی ئیسلامیەکان پێم وایە جیاوازە بێ و فەرقەکە بۆ وەکو کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئەم لایەنە ئیسلامیانە ئەگەر بێت و ببنە هێزێکی پێکەوە کارکەن و کاری هاوبەش لە نێوانیان هەبێ ئەتوانن عامیلێک و هۆکارێکی بەهێز بن بۆ ئەوی کەواکو فشار دروستکەن زەخت دروستکەن لەسەر دەسەڵات بۆ چاکردنی بار و ژیان و گوزەران و مەعیشەتی خەڵک کە بەڕاستی پێم وایە ئیسلامیەکان هەمیشە فاکتەرێکی ئیجابی بوون لەم کوردستانە چ لە ڕووی ئەوە کەواکو خزمەتیان کردووە چ لە ڕووی ئەوە دەوری سەلبیان نەبینیوە چ لە ڕووی ئەوە هەندێک سەلبیات لەوانەیە حیزبەکانی تر کەم و زۆر کردویانە بوویانە لەم لاولاو زەرەدان لە باش ئێوە مەسەلەن خەڵک دەپرسێت چیتان کردووە ئەو سلبیاتانە چین کە خەڵک کردوێتی ئەو سلبیاتیانە ئەوەیە کە هەموو خەڵک هاتوۆتە سەرجادە لەسەری سەرۆت و سامانی ئەم وڵاتە ناشەفافە ناڕوونە و وڵاتێکی خاوەن نەوت خاوەن دەسەڵات و ئیمکاناتێکی مادی گەورە شعبێک و میلەتێکی فەقیر و هەژاری هەیە ئەوەنە وەزع و گوزەرانی خەڵک خراپ کراوە ئەنی ئەوە ئیسلامیەکان بەشدارین لەو برسیکردنەی خەڵک نەخێر ئێمە نە پارەمان بەدەسە نە دەسەڵاتمان بەدەسە نەهێزمان بەدەسە ئەمانە دەورە بینێ ئەمانە دەورە بینێ ئەنی ئەو دۆخی کێستا خەڵک تێدا ئێوە هیچ نەخێر من وا نازام ئێمە تیا بەشدار بین هەرچەند هەندێ خەڵک ئەڵێ وەڵا ئێمەش بە حەجمی خۆمان حەجمی ئێمە مەسلا یەک دوو وەزیرێکمانێ هەر وەزیرێکی فعلیمانێ و دوو وەزیرش بە پلەی وەزیر هەمانە ڕاستی وەزیرەکە ئێمە یەکێکە لەو وەزیران کە خەڵک لێنێ لەو دەسەڵاتە کەما کە هەیەی لەو ئیمکاناتە کەمەی کە لە بەردەسێتی فەرمو هەر کەسێک گلەی لێ هەیە هەر کەسێ ڕخنەی لێ هەیە با ڕوبەڕوومان کاتەوە زۆر باشە با پێمان بڵێ بەڵام ئەوان تروانین بەڵام وەزیرەکە ئێمە ئیمکاناتێکی زۆر بچووک خراوەتە بەردەستی لە کاتێکە ئەو وەزارەتی ئەو وەزارتێکی زۆر گرنگە لەم وڵاتە ئەبوو زۆر ئیمکانات زۆر وەکو بڵێ بودجەیەکی گەورە و زەبەلاحی هەبوایە بۆ دروستکردنەوە بنیادنانی بنەی تەحتی کشت و کاڵ لەم وڵاتە بەڵام شتێکی وای لە بەردەستان نییە بەو ئیمکاناتە کەمەشوو ئەوەنەی کەواکو پێئەکرێ ئیشی خۆی بە چاکی کردووە ئەگەر ئیسلامیەکان هیچیان نەکردبێ گەندەڵ نەبوو گەندەڵ نەبوو نەخێر گەندەڵ نین بەڵ ئەی لایەنەکانی تر گەندەڵن ئەوانەی کرد لە وڵات وەڵاهی ئەوە خۆ هەموو خەڵک ئەزانێ ئەگەر هەمویان عەدل و چاک و پاک و ڕێکن ئەم وڵاتە بۆ ئایلاتوە یعنی ئەم وڵاتە کێ وای لێ کردووە خۆ خەڵک لەو ئەسێرێکی ترۆ نهاتووە ئیسلامیەکان وای لێن یعنی ئەو کەسانە کە 25 ساڵە دەسەڵاتن ئەوانە وایان لێ کردووە یا بڵێن بەلای کەمەوە لە 2003 بەدواوە کە ئەم وڵاتە بەدەستیانەوەیە حاکمی مطلقن هەموو دەسەڵاتێکیان هەبووە پاریان لە بەردەسا بووە نەوت ئەفرۆشن ئێستا لەم چەندین ساڵی داهاتووە ڕابردووە کوان ینی ئەوە پەرلەمانیان پەک خستووە ئەوە حکومەت تقریبا ئیشێکی واناکانی کە بڵێ فعلی بێ هەر خۆشیاننی خۆیان دان بەوانن کە حکومەت تقریبا وەکو هەرواشتی ڕۆتینی ئەوانەکە وەکو ئیجازە بێ وایە زۆر باشە بەس سەبارەت بۆ جگە لەمڕۆوە ئەی لە ڕووی پەروەردەی و لە ڕووی ئەوانەوە ئێوەکو ئیسلامیەکان توانیوتانە چی بۆ خەڵک بکەنەوە لە داهاتوودا ئەگەر ئەم پرۆژێ لێک نزیک بوونەوە زیاتر بەتەوتر بێت و یەک بگاتە ئامانج دەتوانێت چی بکەن لەمڕۆوە بەڵێ ئیسلامیەکان هەر لە ڕابردویان تا ئێستا عامیل و هۆکاری سەرەکی بوون بۆی کەواکو گرنگی بە پەروەردە و پەروەردەی گەنج و لاو و ئافرەتان و کوڕان و هەمووی بدرێ ئەگەر تۆزێ قیەم و ئەخلاق و شتما بێ ئیسلامیەکان ڕۆڵێکی گەورەیان بینیوەلەوە بە هەموو وەکو بڵێ چین و توێژەکانیانەوە بە مەلاو خەتیبیانەوە بە داعیەکانیانەوە بە دەستگای ئەعلامیەکانیانەوە بە ڕێکخراوە مەدەنیەکانیانەوە بە هەموو ئەمان هەر لە خزمەتی دەوری پەروەردە و
ئیمان و عەقیدە و ئیلتیزام و پارێزگاری لە شخصیەتی کەسی کورد بوون. یعنی ئەنجا لە ڕووی خزمەت گوزاریەوە، ینی بەڕاستی ئیسلامیەکان بەڵێ ئیمکاناتیان نەبوو، بەڵام لەبەر و دەستێکی ئەمین بوون چەندین دەستگای خێرخوازیان بۆ کە خەڵک متمانەی پێکردن، ئەوان توانێت زۆر مشکلی خەڵک حەڵکەن. ئیغاسەی ئیسلامی لە ڕابردووە، دەستگای بەخشین، دەستگای هانا، ئەمانە کە هی ئیسلامیەکانە ڕۆڵێکی گەوریان بینەوە. توانین بڵێ دەستگای بەخشین وەکو وەزارەتێک، وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئاوا بەدەم خەڵکۆیە، تەنها ئەوەنەشە ئەو خێر و سەدەقات لە خەڵک وەرەگرێ ئەیدا بە ئەو خاوەن کەسە ئەو کەسایەتێکەوە وەکو خەڵکەکە پارەکەی بۆ ناردوو، خانووی بۆ کاتۆ، نەخۆشەکەی چارەسەرەکە، مشکلەکەی هەر مشکلێکی بە بۆی چارەسەرەکە، موچەیەکی ماگانەی بۆ بڕێتەوە، هەتیوانە ئەدا بە مناڵەکە. زۆر باش. ئەی سەبارەت بە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی فکری تۆندڕەوی ئێوە لەم ڕۆ توانیتانە ڕۆڵ خۆتان بگێڕن؟ بەڵێ زۆر بە تەئکید ئیسلامیەکان لەگەڵ تۆندڕەویان نەبوون. ئێمە سەرڕای ئەوەی هێزی پێشمەرگە، دەستگاکانی ئاسایش و وەزارەتی ناوخۆ توانیوانە بەکاری خۆیان هەڵسن، شان بەشانی ئەوان ئیسلامیەکان، حیزبە ئیسلامیەکان، ڕۆشنبیر و خوێندەوار و عالم و زاناکانیان دەورێکی گەورەیان بیناوە لە ڕوبەڕووبوونەوەی فکری تونڕەویە. ئەگەر ئیسلامیەکان نەبوونای پێم وایە ئەو وەزع تونڕەویە کە ئێستا هەیە لە دەوروبەری ئێمە، کوردستانی وەکو ئێستا نەمابوو، کوردستان خراپ بوو، وەزعەکە بە ئاراستەیەکی تر ئاچوو. ئێمە زۆر کارن، ینی مامۆستا عەلی باپیر بە تایبەتی کتێبی لەسەر ئەو فکرە نووسیوە لەسەر داعش، چەندین کۆڕ و سیمینار و مناسبەمان گرتووە، چەندین بەرنامەمان کردووە لەسەری، ئەندامان و کادیرانی خۆمانمان لە هەموو سنوور و مەڵبەندەکان کۆبوونەوەی گشتیمان پێکردوون، لەو مۆزوعانە بەرچاومان ڕوون کردوونەتەوە. لەبەرەوە پێم وایە بە هەمان شێوە مەسا برایانی تریش لە یەکگرتوو لە زوتنەوەی ئیسلامیش هەمان ئیشی ئێمەیان کردووە و کتێبیان نووسیوە، کۆڕیان گرتووە، بابەتیان نووسیوە، کە ئەمە بەڕاستی بۆ خۆی ئەم تەوەرەش لە ڕاستی توانین بڵێ لە ڕووی فکریەوە ئیشی ئیسلامیەکانە، چونکە خەڵک ئەمە لە ئیسلامیەکان وەرەگرێ، ئەمە ئیشی ئیسلامیەکانە، وەکو قەناعەت بە خەڵک بێنن کە ئەو فکرە تونڕەویە لەگەڵ ئیسلامی ڕاستەقینە، ئیسلامی قورئان و سونەت یەک ناگرێتەوە، تێپەڕاندنی زۆری تایە، زیادە ڕۆی زۆری تایە. هەرچەند ئەو فکرە تونڕەویانەش وردە وردە دەرەکەوێت کە ئەوەش هەمووی دروستکراوی زلهێزان و دوژمنانی ئیسلامە، ئەوە هەڵقوڵاوی ناخی ئیسلام نیە ئەو فکرە تونڕەویە کە ئێستا لە داعشا خۆی بینێتەوە. زۆر باش. ئەگە سەبارەت بە وەکو کۆمەڵی ئیسلامی ئێستا ڕوئیای ئێوە بە دیاریکراوی مەسەلەن وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ پرۆژەی تەوژمی ئیسلامی چییە؟ تا چ ئاستێک ئێوە ئامادەن مەسەلەن لەم پرۆژەیە بچنە پێشەوە؟ بەڵێ ئێمە وەک لە پەیامەکەی مامۆستاشە لە چەند خاڵێکا و لە هەم لە کۆبوونەوەکان هەم لە ئەو کۆڕانە کە هاوبەش گیراوە بۆ هەرسێ لایەنەکان لە هەندێک مەڵبەند، بەڕاستی ئێمە ئامادەی تەواومان تایە بۆ ئەو پرۆژە ئیسلامیە، بەڵام بەڕاستی ئەوە کۆمەڵێک ڕێخۆشکەری و ئامادەسازی و پێشەکی چاک و محکەمی ئەوێ لەسەر عەقیدە و ئەساسێکی دامەزرا و کۆ ببینەوە، لەسەر ڕاستکردن و ئیخلاسێک و دڵپاکی و دڵسافێکی بێغەڵ و غەش کارەکان بکرێ، بابەتەکان بە ڕاوێژ و پرسوڕا و مشاوەرە بێ، کەس نەیەوێ قسەی خۆی و بۆچوونی خۆی ئەوانە فەرزکە بەسەر تەرەفێکی ترا، خوێندنەوەی واقعی کوردستان لە بەرچاو بگیرێ. ئەوەش کە یەکێک لەو شتانە کە لای کۆمەڵی ئیسلامی زۆر گرنگە، کە تەوەرەی گرنگەکە لای ئێمە ئەوەیە کە پشتگیری و دیفاع و پشتیوانیە لە خەڵکی مەزلومی کوردستان، لە موچەخۆران، لە باشکردنی ژیانی خەڵک، لە خزمەت گوزاری، لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ئەمانە بەڕاستی ئەبێ کاری سەرەکی ئەو پرۆژە بێ، ئەگەر نا هەر شتێکی سیاسی بێ پێم وایە ئەم کارانی تیانە بێ، ئەم ئاوانی تیانە بێ، ئیمان و تەوحید و ئەوە تێگەشتێکی ڕاستەقینە لە ئیسلام وەکو خۆی نە شل کرێتەوە، نە تن کرێتەوە، نە زۆر تێپەڕێنێ، نە زۆریش شل و خاو کرێتەوە کە لە ئیسلام کاڵ کرێتەوە، لەسەر ئەوە ئەساس ئەبێ بکرێت.
زۆر باش کەوتێ وەکو کۆمەڵی ئیسلامی تا یەکگرتن ئامادەن بەڵێ پرۆسێ با یەک شتیکەش بڵێم بەڕاستی کۆمەڵی ئیسلامی چەندین ساڵ لەمەوە پێش ئامادەی یەکلیستی هەبوو ئامادەی وحدەت و یەکریزی هەبوو ئامادەی کاری هاوبەش هەبووە چەندین کاری هاوبەشمان لە ڕابردووە هەبووە ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکانە لیستەکانمان کرد بە یەک لیستی خزمەتمان دروست کرد چەندین فترە لیژنەی هاوبەشی مەکتەبی زانایان بەشی فیکری و پەروەردەی ئەوانەمان بەیەکو هەبووە لەگەڵ برانی یەکگرتووی ئیسلامی پێش ئەوە ینی بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دروست بوون و ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی ئێمە کراوە بووین بەسەر ئیسلامیەکانە بەڵام تر لەوانەیە بار و زروفی ئەو کاتانە گونجاو نەبوو بێ ئێستا وا دیارە ئەوەی کەواکو بە قسەوترێ ئیسیعداد و ئامادەیەکەیە ومێ دەکەین ئەمە وەکو وتم ئەو خاڵانەی تیابێ تێگەشتنی ئیسلام وەکو خۆی ئیخلاسێکی تەواو بۆ کارەکە دیفاعکردن لە خەڵک و میلەت و ئەوانە و پشتیوانیکردن لە حەق لە خەڵک چونکە ئێمە حیزبێکی ئیسلامین بۆ خزمەتی خەڵک دروست بووین ئێمە گەر خزمەتی خەڵک و میلەت و ڕەش و ڕوت و مافخوراوی میلەتەکەمان نەکەین وجودمان بۆ چییە؟ گەر هەر بۆ بێمە هەنێ مەرامی سیاسی حیزبی تحقیقین بەڕاستی نەبوون باشترە زۆر باش کەواتە ئێوەستە ئەو سێلانەکە و قەنەعاتتان بۆ دروست بووە ئەڵێم ئەوتم ئەو بۆچوونی کۆمەڵە تۆ لە پرسیارە ئێوەکو کۆمەڵە و قەنەعاتتان بۆ دروست بووە کە ئەم پرۆژێ دەوێت پرۆژێک بێت بۆ خزمەتی خەڵک بێت لە بەیانەکە شاومان تووە لە بەیانەکەی تێک لە خاڵەکانەوەی بێم کۆم ئەمە هەنگاوێک بێ بۆ خزمەتکردنی خەڵک بۆ سندنەوەی مافی خەڵک بۆ دیفاعکردن لە خەڵک و چاکردنی ئەم قەیران و وەزعە هەموارەی کەواکو خەڵکی کوردستانی تیاژی زۆر باشە بەڵام دەتوان چ ڕۆڵێک ببین لەمڕۆ مەسەرەن لە ڕابردوودا ئێوە بەتایبەتەوەکو کۆمەڵی ئیسلامی توانیتوانە مەسەرەن چی بکەن بۆ ئەوەی کە لە کوردستانە بەڕێزبووتە زوڵم لە خەڵک دەکرێت مافی خوراوە مەسەرەن گەندەڵی هەیە بەهادەردانی سامان هەیە تۆ بێ هەر کەسێک هەر حیزبولایەنێک ئەوەندە چاوەڕوانیت لێ هەبێ چەندێک خەڵک دەنگی پێداوە چەندێک خەڵک پشتیوانی لێەکە ئێمە کۆمەڵی ئیسلامی خەڵک لە کوردستانە بای 6 کورسی دەنگی پێداوین قەنەعەت واتە ئەوەندە ئێمە لەناو خەڵکەوەیەوە وەڵی زۆر لە 6 کورسی زیاترمان کردووە بە قەنەعەتی من ئەوە قسەی من نییە قسەی زۆرێ لە خەڵکیشە ئەوانش کە کۆمەڵ نین من سەردانی زۆر شوێن و جێگە و شار و شارۆچکەم کردووە خەڵک تا ئەنازەیەکی باش و ڕادەیەکی باش لە کۆمەڵی ئیسلامی ڕازیە ئێمە هەوڵە دێن ئەم بۆ چوونەش وەڵی هەڵوێستەکەی دیفاع بۆ لە خەڵک هەڵوێستەکەی لەگەڵ دروشم و شیعارەکانی ئینتیخاباتی هەیەک ئەگرێتەوە اینجا کۆمەڵی ئیسلامی یەک هەڵوێستە لە پەرلەمان و لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی و لە حکومەتیش یعنی وانی هەر شوێنێک بە ئاراستەیەک حرەکەت بکە یعنی یەک هەڵوێستانە بۆ لە تقریباً بەڵێ یعنی ئێمە پەرلەمان و سەرکردایەتیش هەروەک یەک بووین یعنی ئەوەی کە بینین زۆر جارێن لەوە لە هەندێک لایەنی تر تۆزێک ئاوا ناڕێکی هەبێ ئێمە الحەمدولیلا شتیوامان نەبووە بەو سوورەت بەڵ زۆر باشە بەڵام ئەمە لە زۆر باشە ناوبڕێکمان هەیە دواترەگەڕین وڵای بەڕستان بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەدەنگ دواتەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوتۆرەگە بگرن و لای بەڕێستان پێشتر باستان لەوکەی وەکو کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان و لە وەکو سەرکردایەتیش لە بەرەی خەڵکداون ئەی ڕاگەیاندنەکەتان ڕۆڵی چیوەویش لە بەرەی خەڵکدا بوو؟ بەتاکید ڕاگەیاندنەکەیمە هەندێک جار ینی بڵێن دەسەڵات گلەی لێکردوین کە ڕاگەیاندنەکەمان بە ئاراستی معارەزە بوون بەڵێ ئیشەکان پێشکەشەکە بەرنامەکانی قسە و بابەتەکانی خۆی ئەو بەشێکن لە حکومەت. ئێمەش هەمیشە ئەو ماوتۆتمانە ئێمە حکومەت چاک کاڵێن چاکە خراپیش کاڵێن خراپە. ئەگەر ئێمە بەمەی بەشدارێکی کەممان هەیە لە حکومەتا بایسی ئەوە بێکەوەکو ئێمە هیچ قسەیە نەکەین و دەممان داخین بەڕاستی ئێمە وا ناکەین. کەواتە ڕۆڵی هەبووە ڕاگەیاندن؟ بەڵێ ڕۆڵی باشیشی هەبووە و ڕۆڵی گەورە و بەرچاوی بیناوە. بەڵام خۆ لەو کاتانی سان قسەکە لەو چێرچی شتەکانە بیری نەکەوتەوە لەبوردنیشەکەم لە برانی ڕاگەیاندکار کە بەڕاستی ڕۆڵی باشیان بینیوە دەستیان خۆش بێ مەوقیفەکانیان جێگەی تەقدیر و ڕێز و پێزانینە هەرچێکیشان کردووە عەلە العموم بە ئاگاداری و ڕێنمایی و تەوجیهاتی مەکتەب سیاسی و سەرکردایەتی بوو. زۆر باشە بەڵام سوار بەو گلەیەنە کە دەسەڵات لە ئێوەی کردووە ئەمەوەی کردووە کە ئێوە مەسەن ڕاگەیاندنەکەتان لە بەرەی خەڵک دوور بکەوێتەوە؟ نەخێر مەگەر شتێک ینی بابەتێک بوو بیانی شتێکی دیاری کراوە ینی شتێک بێکەوەکو کۆمەڵیش وەکو سەرکردایەتی قەنەعەتمان نەبوو بێ ئەوە بوترێ ئەگەر نا بە شێوەیەکی گشتی ئێمە نەچوێنتە ژێر ئەوە کەواکو ڕاگەیاندن تەحجیم کرێ نە ڕاگەیاندمان نە پەرلەمان بۆ نمونە پەرلەمانی فراکسیۆنمان لە بەغا زۆر جاشتی وتووە دەسەڵات پێی چاک نەبوو هەندێک حقایق وشت کە حکومەتی عێراقی بەغا بە حکومەتی هەرێمیاڵی ئێمە چوارچێوەیەکمان بۆ ئەو فراکسیۆنەمان دیاری کردو کە لە بەغایە دیفاعکردن لە ئەو مافانە مافی میلەتی کوردە دیفاعکردن لە نەتەوەی کورد لە مافە گشتەکان پێش هەمویان دیفاعکردن لە ئیسلام چوارچێوەیەکمان بۆ دیارکردن خۆیانمان حڕ کردو وانێ لە هەموو گەورە و بچووکی شتەکانیانە ئیلا تەلەفۆن بۆ ئێمە بکەن و بگەڕێنەوە بۆ ئێمە ئەوان چوارچێوەیەک و ئیتارێکی گشتیمان بۆ دیاری کردوون لەوە حرەکەتەکەن ئەوان خۆیان زۆر باشە هەروەها ڕاگەیاندنیش بە هەمان شێوەیە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوەیە وەزیرەکانیشمان عینیشت لە حکومەتی زۆر باشە سەبارەت بەو دۆخێک کە خەڵک تێداتی سا خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە مەسەرەن لەم دۆخەنە هەموارە ڕزگاری بەتایبەتی لە مەسەلەی موچەیە ینی ئیسلامیەکان ئەگەر لێک نزیک بنەوەتوان بەتایبەتی بۆ مەسەلەی موچەی خەڵک تفشارێک دروست بکەن ینی وڵی خۆ ئێستا کوردستان ئەم چەند حیزب ینی لەوانەیە من زۆر جارتومانە ئەم سێ حیزبە کە کات خۆی معارەزە بوون گۆڕان و یەکگوت و کۆمەڵ دواتریش لە هەندێک مەرحەلە و لە هەندێک پرۆژەشە یەکێتی نیشتیمانیشیان لەگەڵا بووە یعنی ئەگەر ئەم چوار حیزبە یا ئەم سێ حیزبە بەتایبەتی ئەگەر ئەم چوار حیزبە یەکێتی نیشتیمانیش لەگەڵ بە زۆر شت ئەکرا ئاوانە بووایە ئەگەر ئیسلامیەکان ئەمە بە جیاجیاش ئەو ڕۆڵیان بینەوە ئەگەر بە یەکۆبن تەبعاً قورسایی زیاتریانە بێ قورسایی زیاتریانە بێ وەو کاتە وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد ئەگەر بێت و هەڵوێستەکان بە یەک ئاراستە و بە یەک ئیتیجاها بێ بەتەکید ڕۆڵی باش و ئیجابیە بینێ زۆر باش بەڵام ئەوی کێستا بەناوی سیستەمی موچە و چارێکە مەچۆنی موچەیە ئێوە بە زۆمی دەزان لە خەڵک کە حکومەت کردوێتی بەڵێ بە شتێکی ناڕێکی زان چکە حکومەت ئەسڵەن ڕوونکردنەوەیکی نییە قەنەعەت بە خەڵک بکە حکومەت یعنی ناتوانێت ڕوونکردنەوەی بە خەڵک هەر لە قەرزارین ئەم قەرزارە کامەیە بۆ چییە لەکوێ قەرزاری لەسەر چی قەرزاری نەوتەکە فرۆشەبایی چەنە پارەکەی چۆن چی لێ ئەکرێ ئەمە ینی حتا پەرلەمان کە پەک خراوە کە ئەبوو ئەوە ئیشی پەرلەمانە ئەو بە دواچوون و متابعە و چاودێری بکدا پەرلەمان پەک خراوە یعنی لەم فترە کە ئەو ئیشە ئەکرێ هەر لە تقریبا لە سەروبەندی پەکخستنی پەرلەمانە ئەم دوای پەکخستنی پەرلەمان پێم وایە ئەم سیستەمی موچە پاشەکەوتی موچە هاتە ناوە کە ئەو کاتە پەرلەمانەکان هەمویان بە زۆری هاتنە دەنگ ئەوانی کەواکو غیری دەسەڵات بوون کە مەشتێکی نایاساییە زۆر باشە بەڵام پێ دوای ئەمە لە دنیا وێنەی هەیە ئەم جۆرە مەڵامەکردن لەگەڵ خەڵک لە مەسەلەی موچە حەزەکەم دوو نمونە باسکەم لە دوو حکومەتە یەکێکیان ڕێوزەرایەکی کوێیت لە سەردەمی ئەوان نەوت
نرخی دابەزێ بۆ $9 وازانم عەبدوڵڵا سەعیدە سەعید عەبدوڵڵای ناو بووە لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانە هەموو وەزیرەکان تێکڕالن بۆ چەند مانگێک موچەی موچەخۆران ببڕین یا کەم بکەینەوە. ئەو پیاوە ڕێوزەرای کۆیت ئەڵێ من دەستی خۆم ببڕم موچەی موچەخۆران نابڕ. ئافرم بۆ ڕێوزەرای وا. یان لە ساڵی 1964 ڕێوزەرای عێراق ناوی تاهیر یەحیا بێ نامەیەکە نووسێ 50 دیناری ئەو کاتە 50 دیناری عێراقی مەصرەفی چاوقاوەی مەکتەبی ڕێوزەرا ئەینێرێ بۆ خەزیانەی عامە لەوێ بصرف کرێ. لێش مۆزەفێکی پلە حەوت لە مۆزەفەیە کە شەهادەی عەدادیە لە پشتی نامەکە نووسێ ئەمە خەزیانەی گشتیە، مڵکی خاز نییە، چایخانە نییە، جەنابەت چای و قاوا دێ بە میوانەکان ئەتوانی لە پارەی باخەڵی خۆ و چای و قاوایان بۆ بکڕی لێرە سەرف ناکری. کاچێتۆ بەردەمی ڕێوزەرا تاهیر یەحیا کابرا بانکە ڕێز و تەقدیری لێگرێت تۆ چەند پیاوێکی پاکی و بە تەنگ ماڵی گشتیوەی نامەیەکە نووسێ بۆ وەزیری دارایی کە ئەم پیاوە 6 مانگ عەلاوە و وەکوڵێ قیدەمی بۆ بنووسرێ و ئەم نامە و ئەم ڕووداوەش بکرێ بە نامەیەک بۆ هەموو دایرەکانی عێراق بچێ. سیرکە ڕێوزەرایەک 50 دینار ئەنووسێ ئێستا نازم بڵێم بە چەند ملیۆن و ئەوە دۆلار دیار نییە نازانی لەکوێیە کاکانی ئەمە وڵاتە پێ دوای وێنەی نییە ئەوەی کەم غەدرێکە لە خەڵک دەکرێت بۆ وەڵڵاهی ئەمە یەکێکە لە وڵاتە گەندەڵکارەکان یەکێکە لە وڵاتە فاسیدەکان یەکێکە لە وڵاتەکان کە بە شایەدی خۆشیان ئەوتە خوبەرای خارجیان هێناو بۆی چاودێری ئەوە بکە بەڵام لە چاودێرەکانن وەڵا فڵانە شتی نابێت یابێ هێناویان بە ماگانە بە پارە بەکرێ ڕێکخراوێکی ئەژنەبیان هێناوە چاودێری دارایی بکە بەڵام هەندێشتیان نەخزۆتە بەردەستی ئەوانە عیدی توێنی. زۆر باشە بەس سەبارەت بە مەسەلەی داهات و داهاتی کوردستانیش ئێوە پێتان وایە داهاتی کوردستان لە دەستێکی ئەمیندانیە؟ من ئەڵێم ناڕوونە، یعنی ئەوە قسەیەکە تقریبان هەموو خەڵکی بە ویژدان و خوێنەوار و شارەزا و ئاگا یەکدەنگە لەسەرەوە کە داهاتی کوردستان ناڕوونی تایە، گومکردنی تایە. ئەگەر وانە بۆ ڕوونی ناکەن و بۆ ئەو لیجنەکە بڕیار بۆ لە پەرلەمانە دروست کرێت لیجنەی تایبەت بە سامانە سروشتیەکان و سەرپەرشتی بکە و ئاگای لە هەموو شتێک بێ بۆ دروستیان نەکە. بۆ هەر لە دوو چەند کەسێکی دیاریکراوە کورت کراوەتەوە ئاگایان لە هەموو شتێکە. یعنی یەکێک لەو گلیانە دروستە بێ ئەوەی کە هەتا ئەو وەزیرانە کە لە ئەنجومەنی وەزیران ئاگایان لە وەزعەکان نییە، بەڵام شتەکانش دواتر بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچی، بە ناوی حکوومەتەوە دەرەچی بڕیارەکە. زۆر باش کاتە پێتان وایە بە دەردانێکی گەورە لە داهاتێ دەبێت لە داهاتوو ئێوە ڕۆڵ ببینین لە مەسەلەی ڕوبەڕبوون و ئەم بەهدەردانی ئێمە زانین ئێمە داوای ئەوە ئەکەین ئەم سەرۆت و سامانە با ڕوون بێ، با شەفافێت هەبێ. یعنی ئەگەر ئینسان هیچ شتێکی ڕێکی نەبێ با شتەکان هەمووی بخاتە ڕوو، هیچ شتێکی گوماناوی نییە، بە هەموو شتەکان وازح بێ. با پەرلەمانە لیژنەی نەزاهەیە هەر دەستگا و لیژنێکی تایبەتە بە چاودێری و ڕقابە و لێکۆڵینەوە بە ڕێگەی پێ بدرێ، معلومات بخرێتە بەردەسی، ئەو کاتە کەس قسەی نامێ. ئەو کاتە ئەگەر خەڵکیش لە خۆ قسە بکە حەقی نییە، مافی نییە. زۆر باشە بەس بۆ مەسەلەی داهاتووی ئیسلامیەکان مەسەلەی بەتاتی لە ڕابردوودا ئیسلامیەکان کۆمەڵە کەڵوێستی جیاوازانە بۆ نمونە لە پرسە سیاسیەکانە لە مەسەلەی حکومەت یاسای سەرۆکایەتی هەرێم پەرلەمان چۆن دەکرێت لە داهاتوودا ینی ئیسلامیەکان یەک هەڵوێستی سیاسیان هەبێ و بێک ئاراستە بێ. من لە سەرەتای قسەکە من و ئیشارەتم بەوە کرد، ئاماژەم بەوە کرد، وتم سەرەتا بۆی ئەم کاری پرۆژە ئیسلامیە سەر بگرێ و بەربگرێ بێ هەڵوێستە سیاسی و هەڵوێستە فکرەکان یەکخرێ. ئەوە یەکێک لەو شتانە کە لە ڕاستیە کوتووە فەرمی جیاوازیت لەسەر بووە، ڕاجایی تیا بووە، ئەبێ یەکخرێ. ئەگەر ئەو مودەیەکی زۆریشی بێت پێشە قسە و باس و خواست لەسەرەوە کرێت چۆن هەڵوێستە سیاسەکان یەک بێ، بزانین نەتوانین هەڵوێستەکانمان یەک بێ یان نا. ئەگەر نەمانتوانی ئیتر و کاتە تو باسی پرۆژەی هاوبەش و وەحدەت و یەکریزیوانە پێم وایە شتێکی عەمەلی نابێ. ئەگەر توانیشمان ئەوە ئاسانکاریێکی باشترە و هەنگاوێکی باشترە چینە پێشەوە.
زۆر باشە بەڵام لە ڕابردوودا جیاواز بۆ هەڵوێستانەتان مەرج نییە لە هەموو جیاواز ینی لە هەندێکا جیاواز بوو لە هەندێک شاوک یەک وا بووە ینی وانە ئێمە بڵێن ینی تۆ بڕیارێکی گشتی بێ بڵێ لە هەموو شتێکا جیاواز بێ نەخێوانە بوو بەڵام دەتوان لە داهاتوودا ئەمە یەک بخەن ئەبێ هەوڵی بۆ بدرێ ئەبێ کاری بۆ بکرێ ینی ئومێد هەیە بەستر کاریشی ئەوێ ئاسانیش نییە شتی وایە وەختی زۆری وێ کاتی زۆری وێ قسە و باس و مناقەشەیەوێ قەناعەت گۆڕینی ئەوێ اینجا ئەم حیزبانە سێ حیزبون لەوانەیە هەرێکە تایبەتمەندی خۆی هەیە هەرێکە شێوەکاری خۆی هەیە لە ڕووی فکری لە ڕووی شێوازی کارکردنەوە لە ڕووی مەواقیفی سیاسیوە یعنی وەختی ئەوێ ئامانە ئۆکوڵێ نزیک کرێتەوە لە یەک و بکرێ بە یەک بەڵێ زۆر باشە سەبارەت بەم دۆخەی کار لە کوردستانە سەبارەت بە پەکخستنی دامەزراوەکان ینی لە کوردستانە ینی ئێوە دەتوانن لە داهاتوودا مەسەلەن ڕاتان چیە لەسەر مەسەلە ئەو دۆخەنا لەبارەیەکە بۆ دامەزراوەکان هەیە توان چ ڕۆڵێک ببینن لەمڕۆ ئێمە هەمیشە کە مەسەلا ئەو وەفدانە هاتوون بۆ لامان بۆ چاکردنی بار و زروفەکە ئەوە یەکەم قسەمان بۆ توانە بێ پەرلەمان کاراکرێتەوە حکومەت ڕۆڵی خۆی ببینێ لەو شێوە وەکوڵی مەشروعیەکە تایەتی نەمێنێ بۆی حکومەت و پەرلەمان ئیشی خۆیان بکەن چۆن پەکخراون ئەوەش چاکرێنەوە ئەوەش ڕێکرێنەوە چۆن بە قەرارێک پەرلەمان ڕاگیرا و حکومەتی ژیانی چەند وەزیرێک نێراوە بۆ ماڵەوە ئەتوانێت پەرلەمان کاراکرێتەوە بە قەرارێ و ئەشتوانێ وەزیرەکانش بگەڕێنەوە سەر کاری خۆیان و ڕێگەیان پێ بدرێت و بەو شێوەی کەواکو پێشتر کاریان کرد و کاری خۆیان زۆر باش بەڵام بەبوو چوونی ئێوە وڵات بەبێ پەرلەمان دەبێت نا شتێکی نوقسانەوە یعنی ئەو شتێکی نوقسان چکە ئەمە تەجروبە و ئەزمونێکی دوور و درێژی وڵاتانە پێی گەشتون ئەبێ پەرلەمان هەبێ بۆی چاودێری حکومەت بکە ئێستا حکومەتێک پەرلەمانی نایە و چاودێری ناوێت ئیترەوە ئالوێ خۆی علامەتی پرسیارەکە دروستە بێ بەڵێ زۆر باشە بەس ئێوە لە ڕابردەوەکو کۆمەڵی ئیسلامی هەڵوێستان مەسەلە سەر کاراکردنەوەی پەرلەمان لەسەر مەسەلەی دامەزراوە هەڵوێستێکی ڕوون بووە ئێستا سەر هەڵوێستی خۆمان ماوێت بەڵێ زۆر باشە سەبار بەم پرۆژەی کە پرۆژەی کاری ئیسلامیەکانە تەنها بۆ ئەم سێر حیزبە ئیسلامیە خۆت لە داهاتوودا فراوانتر دەکرێت بۆ نمونە ئێمە ئێستا لەم سەرکە ئێمە مەرحەلەی پێش و هەر زیاتر ئێمە برانی یەکگرتووی ئیسلامی بووین دوایتر ئەو برانەی ڕێکخراوەکان هەندێک سەردانی ئێمە ئەوانیان کردوانیمان برانی بزوتنەوە ئیسلامیش بێنە ناو قەزێکەوە ئێستا وەکو حیزب ئەم سێ حیزب هەیە حیزبی سیاسی ئیسلامی بێ بەڵام دواتر بۆ کەسایەتی و شەخصیات و هەر وەزعێکی ترکەوە بخوازێ سۆفی و سەلەفی ئێمە ئەبێن نیە جارێک حەکیمێن بێ جارێک ئەمەی دەستمان داواتی تۆزێکیش نەبێ ئەساسێکی بۆ هەڵچنین تۆزێ بگەینە شتێ هەنگاوێک قۆناغێک ببڕێ ئەوانەی کە ژۆک و چۆن وەکوتم لە قۆناغێکە ئەو برانی بزوتنەوە لە سەرەتا نەبوون ئێستا لەگەڵ وەزعەکان ئەوانی کەش لەوانەی مەرحەلەیەکی کە مەرحەلە و قۆناغەکە گونجاو بوو ئەو کاتە هەر خەڵکێکی تری ئیسلامی ئەو قبولی بێ و ئەم لایەنەوەنە و ئەو دەستەی باڵا پێچاک بێ ئەو کاتە قسەی لێکری بەڵێ زۆر باشە هەندێک خەڵکی ڕەنگە بۆ چوونیا خراپی و خەونی خراپ بۆم لێک نزیک بوونەوە ئێوە ببین کە پێیان وایە ئەمە پرۆژەیەکی دەرەکی بێت ئێوە دەربارەی مەڵێتی وڵای ئێمە وەکو کۆمانوەکو کۆمەڵی ئیسلامی ئەو جۆرە بۆ چوونانە ڕەتەکەینەوە ئێمە لە ڕابردووشە هەموو هەڵوێست و مەواقیفەکانمان هەڵقوڵاوی ناخی خۆمان بوون خۆمان چیمان بەڕاست و دروست زانی ئەومان کردووە چیشمان قەنەعەت پێ نەبووە نەمان کردووە نە حیزب نە حکوومەت هیچ شتێکی بە ئێمە نەکردووە هەندێک جار مووقیفمان بووە مەسا لەگەڵ پارتیایەکی گرتووە و پارتی دیموکرات هەندێک جار بۆ لەگەڵ گۆڕانە هەندێک جار بۆ لەگەڵ ئیسلامیەکانە هەندێک جار بۆ هەر جارێ بەنەوەیەک لەگەڵ قەنەعەتەکەی خۆمانە پێمان وا بووە ئەوە ڕاستە ئەوە چاکە بۆ کوردستان ئەوە چاکە بۆ ئیسلامیەکان کردومان ئێستا ژەمە قەنەعەتێک ئێمە وەکو قەنەعەت ئیشی لەسەرەکەین ئیتر یعنی خەڵکیش بۆ خۆی خەوی خراپی پێوە بینێ یا گومان و شت دروستەکە ئەی بۆ گومان لەو هەمۆشتانەکە واکو بە واقعی بینێ بەرچاوی دروست ناکە بۆ گومان لە خەڵکێک ئەگەر توانی بێتی چاکە بکە کردوێتی لەم کوردستان ئەگەر چاکەمان پێ نەکرابێ خۆ خراپمان نەکردو زۆر باشە بەڵام لەسەر مەسەلەی پرسنەتەوەیەکانی زۆر زارکردی لە ئیسلامیەکان دەکرێت بۆ نمونە وەکو پێویستە سەر پرسنەتەوەکان وەکچی کار ناکەن بۆ لە مەسەلەی دەوڵەتە لە مەسەلەی پرۆژە مەسەلەن بۆ بەدامەزراوەکردنی وڵات باشە ئێمە لەموو کە زیاتر لەن با حکومەت دامەزراوەی بێ با پەرلەمان کارا بێ با حکومەت لە
لە حیزب گەورەتر بێ با حیزب لە ژێر دەسەڵاتی حکومەتە بێ نەک حکومەت لە ژێر دەسەڵاتی حیزبا بێ ئەوە ئێمە داواکەین بۆ مەسەلە نەتەوەیەکان کۆمەڵی ئیسلامی یەکەم حیزب و پرۆژەی بە دەوڵەتبوونی کوردی نووسی و بڵاوی کردەوە و ناردی بۆ حیزبەکان و گلەیشمان لەوانەیە لە هەندێک شوێن وڵات و هاتپێتە سەر و زۆر باشە بەڵام ئێوە متوانێتان بە هاوڵاتیان کردو کێوە لەلایەنەکانی تر بۆ نمونە کە بەڕێزوتە ئیسلامیەکان گەندەڵ نەبوون مەسەلەن ئێوە متوانێتەوە متمانە بە خەڵک بکەن کە لە پرۆژە نەتەوەیەکانیش ئەگەر لە پێش لایەنەکانی ترەوە نەبن لە دواوەنی ئێزان چی خۆ هەندێک شت ڕوونە برانی بەڕێز مەسەلا ئیسلامیەکان دوژمنیان نەهێناوەتە سەرم وڵات ئیسلامیەکان دۆکو لە دەستی ئەم لاولان نەبوون وەکوتم شتێکیان پێ کرابێ کردویان نێشتیان کرا بە حەجمی خۆیان و وەزعی خۆیان زەرەریان نەداوە لە وڵات ینی ئەو دەسەڵاتە گەورانە شەڕی ناو خۆیان کردووە ئەم وڵاتیان دابش کردووە ئیدارە دابش کراوە ئیسلامی کێ ئەمەیانەی کردووە ئێوە کوردستانتان دابش نەکردو نەوەڵا ئێمە فترێکی کەم لەو منتیقی هەڵەبجە بوون ئەوش ینی شەڕێکیان تێگەڕای کەوتین ئەوێەوە بەڵێ زۆر باشە بەس بۆ سەبارەت بە متمانەی تاچەند هاوڵاتیان لەم ڕۆم متوانیان بە ئێوە کردووە وەڵی من دایمە هاوڵاتی سێرەوە کا بزانە خەڵک مووقیفەکەی چوانە ئەوە حسێب نییە خەڵک خۆی چۆن سێری خۆیەکە من ئەوە ڕاست نییە خۆم بڵێم کۆمەڵ وایە یا فڵانە حیزبی تروا وانە ئەوە حسێبە شاریع و خەڵک میلەت زۆر باشە بەڵام زۆر بازەوەکرێ بۆچی مەسەلەن ئیسلامیەکان یعنی ئێمە نابێ لە کوردستان نابێت چەند کەسێک کە بە شانوباڵی کۆمەڵە هەڵەدایە چەند کەسێک کە زەمی کۆمەڵەکە ئەمانە بکەینە پێوەەر شێوەیەکی گشتی وەرگرینە بێ شێوەیەکی نیسبە وەرگرین کە من پێم وایە ئێستا لەم بار و زروفەی کوردستانە بە پێی زانیاری و معلوماتی من ڕێژەیەکی باش خەڵک لە کۆمەڵی ئیسلامی ڕازی و لە هەڵوێست و موقیفەکانی ڕازی باشە بۆ کارەکەی چییە لەگەڵ خەڵکایە پشتیوانی لە خەڵکو و لە مەزلوم و بێموچەی و دژایەتی گەندەڵی ئەوانەیەکە وە لەگەڵ شیعار و دوشمەکانی خۆیان ڕاستە بۆ نمونە کۆمەڵ باجی داوە باجی چی داوە باجەوەی داوە کۆمەڵی ئیسلامی خەڵکی ئەگیرێ کۆمەڵی ئیسلامی زەختی لەسەر دروستەکرێت کۆمەڵی ئیسلامی ئەوە بۆ 2 ساڵە چێ ینی فلسێکی لەم حکومەتەوە نەکەوە حیزبێک و حەق و مافیە بوو لە وڵاتە ئاگداری خەڵکی تر وەریگرتووە نا خەڵکی ترش بەڕەسمی نیە بەڵام لەوانەیە ناڕەسمیە بێ بەس کۆمەڵی ئیسلامی بەڕەسمی و ناڕەسمی هیچی وەرنەگرت ئەنی بە ناڕەسمی لەوانەیە نەخەڵەکەی بێت نەخێر من نازانم بەس ئێتر بار و زروفەکە نیشانەدا خەڵکی تر ینی لەوە چ وەزعی باشتر بێ ینی مەسلا یەکێتی و پارتیە بۆ خۆیان وەزعەکەیان بەدەستە حکومەت و دەسەڵاتن ئەوانی کەش کەم و زۆریان ئەو حیزبانی تریش هیانە وەزعی خراپە و هیانە باشە و ئیتر چوزانم بەڵێ زۆر باشە بەڵام سەبارەت بۆی کە بەڕێزوتت ئیسلامیەکان مەسەلەن گەندەڵ نین داهاتی خەڵکیان نەتزیوە کوردستانیان دابەش نەکردووە خۆرخی دەستەڵاتیان نەکردووە بەس هۆکارەکەی بوون منە بۆ مەسەلەن کۆمەڵی ئیسلامی بۆ 6 کورسی بۆ ڕێژەکەی زیاتر نییە مەسەلەن هۆکارەکەی چییە وڵای ئەو 6 کورسێهی ئەتوانین تۆ بڵێ 2 ساڵەوە پێش بوو ئەو زروفە ئەم زروفە فەرقی ئێستا بۆ ئێوە من قەناعەتمان فەرقی ئەمە 1-2 بەڕاستی انتخابات لە کوردستانشە انتخاباتێکی پاک و نەزیهنی پاک و نەزیهنی یعنی هەم بە تەزویر هەم بە چاوسورکردنەوە هەم بە بەکارێنانی پلە و پۆس و پارە و هەموو ئەو شتانە یعنی ئەمان هەموو ڕۆڵی هەیە کە پێم وایە ئەگەر انتخاباتێکی پاک بکرێ ئەم ڕێژانە زۆری فەرقە بێ لە ئێسێکە هەیە یعنی ڕێژەکەتان زیاتر بەڵێ من قەناعەتماتە هەم ڕێژەی ئەوانە کە زۆرە کەمە بێتەوە هەندێک حیزبیش کە ڕێژەی کەمە سەرەکەوێ ڕێژەکەی بەڵێ زۆر باشە بەڵام هەر انتخاباتێکیش بۆ انتخاباتێکی خۆی هەیە وەکوڵێ خصوصیاتی خۆی هەیە لەوان انتخاباتێک حیزبێک دەنگ نهێنێ انتخاباتێکی تر بهێنێ انتخاباتێک موقف وەڵۆستەکانی جوان بێ خەڵک بەدڵی بێ دەنگی باتێ بەڵام لە انتخاباتی ترا موقفەکانی بینێ ڕاز ناکە لەگەڵ دروشم و شیعرەکانە دەنگی نهاتی یعنی ئەم معادلە بۆ کۆمەڵ و بۆ غیری کۆمەڵش ڕاستە باشە بوتت وەکو کۆمەڵی ئیسلامی باسەنداوە لەسەرەوەی لەبەری چەساواندا بوو یعنی مەسەلەکە پێ وایە لەبەری دەسەڵات بن دۆخەکە بە چڕوێک بۆیەوە باشتر دەبوو من نەڵم لەبەری هینابووین و لەبەری دەسەڵات یعنی ئەڵێم کۆمەڵی ئیسلامی دیفاع لەو خەڵکەکە خۆی وتمانمە وەزیرمانێ بەشداری حکومەتین بەڵام هەر لە سەرەتا وتمانمە بێدەنگ نابین لە حەقوتن ها ئەگەر بێتە باعثی ئەو وەزیرەکەشمان بنێرنە ماڵۆ بەڵام ناشکرێتەوە حیزبێکی ئیسلامی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هاتووە دوای یەکتاپەرستی و تەوحید و ئیمان دیفاع لە خەڵک بکە ژیانی خەڵک باشکە ئەوەتە ابن تەیمیە لە قسەیەکی جوانی ئەفەرمێ إن الله يقيم الدولة العادلة وإن كانت كافرة
خوای گەورە دەوڵەتی عادل و دادگەر بێ ئەگەر کافریش بێ بەردەوامی پێدا ولا يقيم الدولة الظالمة وإن كانت مسلمة دەوڵەتی زاڵم مستەمکار و نادادگەر و گەندەڵیش بەردەوام نابێ با مسلمانیش بێ با خەلیفەش بێ با ئەمیر المؤمنینش بێ مادەم زوڵم کە نەعەدالەت هەبێ عەدلەوەنە مهمە سەلاح الدین ئەیوبی کاتێ لە شەڕی حوتینا سەرەکەوێ بەسەر هەموو ئەوروپا فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا کە شەڕەکە کۆتایی دێ ئەڵێ خەڵکینە وا نەزانن ئێمە بە توانای شمشێرەکانمان سەرکەوتین ئێمە بەهۆی قەڵەمی قازی عادلۆ سەرکەوتی بەڵام لە کوردستانە هیچ کەم لەوانەیە عەدل هەیە بڕوات وڵای تا عەدل بووە وەزعەکە بە ئێرە نەگەشت یعنی عەدل نییە لە کوردستانە نەماوە نا بڵێم عەدل هەر بە مطلقی بەڵام عەدل زۆر پێشێ لەکرێ ینی بۆیە خەڵک بەم دۆ باشە ئیسە کابرایەکی ئەم هەموو مۆزەفە لە کوردستانە باشە بۆ ڕوبع موچەیەکی ئەدرێتێ بە دوو مانگ موچەیەکی ئەدرێتی بە ماونی و موچەیەکی ئەدرێتی ئێلەوە پێش بۆ ئابوو بۆ پارەکە لە بەغاوە هاو خەڵک ڕێک لەسەری مانگا موچەی وەرەگەر موچەی کاملی وەرەگە هەر ئەمە نەعەدالەت نییە کە ئەو دوو حیزبی دەسەڵاتە بە هەزاران نەفەری بندیواریان تەعین کردووە موچەی ئەدەنێ کادیرە حیزبەکانن هەمووی بە مۆزەف نووسیوە یا بە تەقاوت نووسیوە کاکە قبولمانە ئەوەی پێشمەرگە بووە لەسەر سەر و لەسەر چاو ها ئەوەی پێشمەرگایەتی کۆنی کردو پێشمەرگە بوو بەڵام کابرا لە ماڵی خۆیاتی فیشێکی نەتەقاندووە ڕۆژێ پێشمەرگە نەبووە ڕۆژێ تەنزیم نەبوو لەو حیزبانە زمانی بەعس ئێستا بە موچەیەکی گەورە تەعین بوو زۆر باشە دوا پرسیارم زۆر بۆ کورسەباردەوەی کە بەڕێزوتی ئیسلامیەکان مەسەن دەست پاکن گەندەڵ نین لەداتوێت چۆن دەکرێت خەڵک ئەنی سوود لەم ڕۆی ئیسلامیەکان وەربگرێ بۆ مەسەلەی حکومڕانی لە کوردستانە من هەندێک نمونەتە دەمێ ئێستا مەسلا کۆمەڵی ئیسلامی و هەموو حیزبەکانی کەش پەرلەمانتاریان هەیە لە کوردستان و لە بەغاش ئێمە پەرلەمانتارەکان هەر سەرەتا کە ناوەکەیان تەرشیحەکەن بیان خێنە هەڵبژاردنەوە تعهودێک و بەڵێن نامەیەکیان لەگەڵا پڕەکەینەوە کە ئەوان ئیلتیزام بە قەراراتی کۆمەڵ بکەن کۆمەڵ چیان پێ بڵێ بەگوێ بکەن هیچ مخالفەیەک لە بڕیارات و قەراراتی سەرکردایەتی و مەکتەب سیاسی کۆمەڵان نەکەن لەوانە هەندێک حساباتی مادی لە موچەکانیان کە چیان مامەڵیان لەگەڵا کرد هەموو ئیمزایەکە جایمەکەین دواترش کە ئیمزایەکەن بەڕاستی ئەمە ئەوەی کە پەرلەمانی سەهەمانە لە 140 بۆ 50 تا 60 موچەکەی لێ گێڕینەوە بۆ حیزب و لە ئیشوکاری حیزب و ئەو کادیر و خەڵکوشتا کەواکو لەو کاتانە کە موچە باش بۆ نەک ئێستا لێمان وەرگرتونەوە کە من پێم وایە ئەمە وجودی نییە لای خەڵکی تر ینی لەوانەیە لای ئیسلامیەکانە بێ بەڵام بەم شێوەی کۆمەڵ لە شوێنی تر نییە زۆر باشە بەڵام ئەمە بەشێک نیە لە عەدالەت ئێمە توانیمانە لەناو خۆمانە لەژێر دەسەڵاتی خۆمانە کەسێکی پەرلەمانتار کەسێکی وەزیر کە پەرلەمانتارەکە لەوانەیە ئەو بەشێکیش علاقەی بە شەخصێتی خۆی بوو خەڵک متمانەتان پێکە لەو دەسەڵاتی ئێستا پاکتر و دەست پاکتر و ئیسلامیەکان ئەوترن وەڵای من ئەڵێم شت هەندێک شت بە عەمەلیە سەلمی ئەگەر ئەم برادەرە عەلمانیان ئەڵێن وانێ یەکاکە بە حکمی منتیقی حکمی شارێ هەندێک وەزارەت لەسەر بۆ خوار بیدەن بەدەست ئێمەوە دوای 4 ساڵ محاسبەمان بکەن بێت چاودێری ڕقابەت چی هەیە بزانین چۆن تاقیکردنەوەکەیان سەرکەوت و 25 ساڵەکە لە تاقیکردن نەخێر ئەمان دەرنەچوون بەڵام جا 5 ساڵی ژەمە تاقیکردن ینی سفریان هێناوەوە چوونیەوە ناڵێم سفر بەس ڕێژەکەشیان باش نییە بەکەوت و حیساب بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بامتە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاسی بۆ بینەرانی بڕۆ سپاس بۆ کارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
دڵنیانی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت